دەرکەوتنی ئەمڕۆی نوێنەری جوتیارانی سەرگەڕان لە کورتساد نیوزەوە جیاوازە لە پێشوو. تا ئێستا لێدوانەکان سکاڵا و داواکاری بوو، بەڵام ئەمڕۆ مژدەی گەڕانەوەی چەند پارچە زەویەکی سنوورەکەی دەدات. گوتمان ئەوانە پاریان وەرگرتووە و موسەمسەکاتی پێویستیشماندا زراعە و لە ڕێگەی ئەوانەوە کتابیان کرد بۆ مادەی 140 کە دووبارە تەسبیتی کردەوە کە ئەوانە پاریان وەرگرتووە بۆیە لە ڕێگەی مدیرێتی زراعەتی کەرکووچێ ئەوانە بڕیاردرا کە عەقدەکانیان هەڵبەشێتەوە نێزەکەی 5 عەقدە بە کۆی ئەو 5 عەقدە نێزەکەی 600 دۆنما کۆمەڵێک عەقدی تریش هەیە کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین بۆی کە بتوانین ئەوانیش هەڵبۆشێنینەوە. گرێبەستە هەڵوەشاوەکانی هاوردەکان تەنها لە سەرگەڕان نییە، بەڵکو دادگا بە پشتبەستن بە مادەی 140 دەستور چەند گرێبەستێکی دیکەشی هەڵوەشاندوێتەوە. سەرگەڕان گەڕاوەتەوە لە داقوق گەڕاوەتەوە بە شێک لە هەفتە غارەکان و لە سەرگەڕانە وەکووتم لە لەیلان گەڕاوەتەوە و ئەوەی کە گەڕاوەتەوە ئەوەشم نەبیر چوو پێتان بڵم لە یای چیشمان هەیە کە گەڕاوەتەوە لە ئەو شوێنانێکەوە ئێمە توانیمانە ئیسپاتی کەین کە ئەم ئەرزانە ئەرزی کووردە ئەگرێ بەسکراوە بۆ عەرەبی هاوردە و عەرەبی هاوردەکانیش تەعویزیان وەرگرتووە بەو حکومە محکەمەش ناتوانێت مخالەفەی ڕێیەکانی ئێمەش بک بەو دەرەجەیە هەرچەند ئەوان ئیشی خۆیان هەرەکەن ژێر بەژێر. لە چوارچەوەی شاڵاوی تعریب 6500 گرێبەست بۆ عەرەبە هاوردەکان لە سنووری کەرکووک ئەنجام دران و لەو چوارچەوەیەدا 900,000 دۆنم زەوی لە کورد وەرگیرایەوە و درا بە عەرەبە هاوردەکان. تاوەکو ساڵی 2023 ئەم زەویانە لەژێر دەستی عەرەبە هاوردەکانمانەوە بە ئارەزووی خۆیان بەکارن هێنان، بەڵام لە دوای 2023ەوە کورد گەڕایەوە و عەرەبەکانیش زەویەکانیان چۆڵ کرد. لە ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران بە بڕیاری 29 بڕیاریدا تەواوی زەویەکان بگەڕێنێتەوە بۆ خاوەنە شەرعەکانیان، بەڵام بڕیارەکە جێبەجێ نەکرا تاوەکو کار گەیشتە ساڵی 2017 و دوای لێکەوتەکانی ڕێفراندۆم جارێکی تر عەرەبەکان هەڵپەی گەڕانەوەیانە بۆ سەر ئەو زەویانە. کار گەیشتە دادگای کەرکووک بۆ یەکلاکردنەوەی ململانەکە. دادگای کەرکووک داوای نووسراوی پشتگیری لە ئۆفیسی کەرکووکی مادەی 140 کرد. ئۆفیسی کەرکووکی مادەی 140 تاوکو ئێستا 487 نووسراوی پشتگیری بۆ دادگای کەرکووک ناردووە و تێیدا دەیسەلمێنێت کە عەرەبە هاوردەکان قەرەبووی زەویەکانیان وەرگرتوێتەوە و هیچ مافێکیان بەسەر ئەو زەویانەوە نەماوە. کارۆل محەممەد کورتساد نیوز کەرکووک.